وێنەیەکی نوێ بۆ سەدام حسێن دروست دەکرێت، وێنەیە کە هەرگیز لە وێنەیە ناچێت، کورد لە ڕابردوودا بینیوێتی، وێنەیە کە مێژووی پێ ئاوەژوو دەکرێتەوە و لە بری نەفرەت ڕەحمەت بۆ سەدام دەهێنێت. هەوڵێک لە ئارادایە بۆ جوان پیشاندانی وێنەی سەدام، بەشێک بە نەزانی و بەشێکیش بە پلان کەوتونەتە نێو ئەو هەوڵەوە. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لە شەقامی کوردی و چاخانە و بازاڕەکاندا لەسەر ئاستی خەڵکی گشتی و قسەی شەقام و ڕای گشتی میلی لەبارەی سەدامەوە خەڵک قسەی دەکرد. هاوڵاتیان قەهری دڵی خۆیان دەڕشت بە نادادیەکانی بەرپرسانی کورد، لە بەرامبەردا دەکەوتنە پیاهەڵدانی گەورە دیکتاتۆرەکەی بەغدا بە دەستپاک و ڕازگۆ و بەوەفا ناویان دەهێنا. ئەمە پاژەوەی کە سەدام بەهۆی تاوانەکانیەوە دادگا سزای لە سێدارەدانی بۆ دەرکرد و لە سێدارەش درا. قررت المحكمة الحكم على المدان صدام حسين المجيد بالإعدام شنقا حتى الموت. وان پیشانەدا کە حکوومەتەکەی سەدام حسێن لە حکوومەتی هەرێمی کوردستان باشترە، ئامڕاو بۆ چوونە لە سادەیی و نەخوێندنەوەی قوڵەوە سەری هەڵدا، پاشان پەڕیەوە بۆ ناو سۆشیال میدیا و نووسین و پەڕەکانی ئەنتەرنێت. قۆناغی مەترسیدار ئەوە بوو ئەو جۆرە گوتار و بیرکردنەوەیە هاتە ناو گوتاری سیاسی و میدیاییەوە، بەشێک لە سیاسیەکان لەسەر هەماناواز لەگەڵ هەندێک میدیادا دەیڵێنەوە و بە شانوباڵی سەدام حسێن و دادگەری و وەفا و بەڕێوەبردن و بەهێزیەکەیدا هەڵدەدان. ڕژێمەکەی سەدام لە ڕووی ئیداری و هەزار جار لەم حکومەتە باشتر بوو. بەخوا سەردەمی سەدام حوسێن زۆر باشتر بوو، لەم ڕۆژانە زۆر باشتر بوو. گەنجان ماندوو بوون، نەدادەمەزرێندرێن و نەکاریان دەست دەکەوێت. سەدام حسێن بە هەموو پۆخڵەواتەکانیەوە بە ئەنفال و بە شیمیایەوە پێڵاوەکانی زۆر لەم حکومەت و دەسەڵاتی ئێمە شەریفتر. ئەوان بزانن یا نەزانن بوونەتە بەشێک لە هەوڵی جوانکردنی سیمای کەسێک کە دەستی بە خوێنی هەزارەها تاکی کورد سوورە و خاوەنی تاوانەکانی کیمیاباران و ئەنفال و جینۆساید و خاپورکردنی گوندەکانی کوردستانە، هاتوون لە ڕێگەی نووسین و بەرهەمە میدیاییەکانیانەوە بوونەتە بەشێک لە دروستکردنی مێژوویەک بۆ سەدام حسێن کە نەوەکانی داهاتووی وڵات نەزانن کامیۆنەیە دروستە، ئەوەی نەوەکانی پێش ڕاپەڕین دەیگەڕنەوە یان ئەو وێنەی ئەو جۆرە نووسەر و میدیا و قەڵەم بەدەستانە کێشاویانە. لە کاتێکدا ئەسڵەکە ئەوەیە سەدام بە درێژایی مێژووی حکومڕانی خۆی لە هەوڵی سەڕینەوەی وێنەی ملەتی کووردا بووە لەسەر نەخشەی جیهان. پیاهەڵدان و ستایشکردنی سەدام لەلایەن بەشێک لە شەقام و نووسەر و میدیاکانەوە ئێستا گەیشتووەتە ئاستێک، هەندێکات پەرلەمانتار و بەرپرسانی حیزبەکانیش بۆ نیشاندانی ناشرینیەکانی دۆخی ئێستای هەرێم پەنادەبەنە بەر ستایشکردنی سەدام و حکم و چۆنێتی بەڕێوەبردننی وڵات لە سەردەمی ئەودا. بەخوا گەرمیانی هەیە، گەرمیان لە سموت ئەوە کاک ڕزگار دەزانێت تاخانەی ئەنفالە شیرینخانی ژێناسێ بە تاقی تەنێ دەرچووە ڕسمی پرۆفایلەکەی کردووە بە سەدام حسێنی گۆڕ بە گۆڕ. پسپۆڕانی دەروونسانی دەڵێن ئەمە ترسناکترین جۆری وێنەکێشان و پیاهەڵدانە، چونکە ئیدی وردە ئەو وێنەیە لە زەهنی تاکی کووردا دەچەسپێت و با درێژایی چەند ساڵێک وێنە کۆنەکە لە بیری خەڵکیدا دەسڕێتەوە و وێنە نوێکە جێگەی دەگرێتەوە کە هیچ لە کارکتەری بنەڕەتی ناچێت و وێنەیەکی دروستکراوی درۆینەیە کە کەسانێک کێشاویانە خۆیان قوربانی یەکەم و کۆتایی دەستی ئەو ڕژێمن. پیاهەڵدان و ستایشکردنی سەدام بە بیانووی ئەوەیە کە دۆخی هەرێمی کوردستان بە کۆمەڵی قەیران و کێشەی ئالۆسکاودا تێدەپەڕێت و گلەی و گازەندەی هاوڵاتیان لە حکوومەتی هەرێم گەیشتووەتە لووتکە. هەر بۆیە ئەوانەی پاڵپشتی ئەو جۆرە گوتار و پیاهەڵدانانە دەکەن ڕەوایەتی دەدەن ئەو کارە و بەکارێکی ئاسایی دەزانن، بەڵام لە بنەڕەتدا بە هیچ جۆرێک ڕەوانیە هیچ کەسێک بچوێندرێت باستەمکار و دیکتاتۆر و خاوەنی تاوانە گەورەکانی مێژوو. هیچ کەسی نێرەکەوتێ لە جیهاندا هیچ نمونەیەکی هاوشێوە نییە کە لەبەر ناڕەزایی لە دۆخێک پەنا ببرێتە بەرجوانکردنی سیما و وێنەی کەسانێک کە تاوانی دژبانەتەوەکەیان ئەنجام دابێت. لە پاش فراوان بوون و گەشەکردنی ئەو گوتار و بەرهەمە میدیایانە بەشێکی زۆر لە ڕێکخرا و کەسایەتیەکانی بواری جینۆساید و ئەنفال و کەسوکاری قوربانیان هاتنە دەنگ و داوای ڕاگرتنی ئەو جۆرە گوتارە دەکەن و با گوتارێکی تەواو پێچەوانەی نەتەوەی کورد و خوێنی شەهیدان و
قوربانیەکانی ناو دەبن ئەوان داوا دەکەن سزای هەر کەس و میدیا و لایەنێک بدرێت کە دەبێتە بەشێک لەو هەڵمەتە و ستایشی کارەکانی سەددام دەکات لە ڕاگەیەندراوێکدا کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان داوایان لە پەرلەمانی کوردستان کردووە کە بە یاسایەک ڕێگری بکات لە دووبارەبوونەوە و بەردەوامی ئەو دیاردەیە و سزای هەر کەس و میدیا و لایەنێک بدرێت کە دەست بۆ ئەو کارە دەبات و بە یاسا ستایشکردنی تاوانباران قەدەغە بکرێت.